لە ئێستادا هەرێمی کوردستان بە دۆخێکی زۆر ناهەمواری قەیرانی داراییدا تێپەڕ دەبێ و هەروە دۆخی سیاسیش لەو پەڕی خراپیدا هێز و لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان زۆر بەنابەرپرسانە مامەڵە لەگەڵ دۆخەکەدا دەکەن سەرڕای ئەو قەیرانانەی کە هەشە قەیرانی دارایی و قەیرانی سیاسی و ئابووری کە هەیە ئێستا قەیرانێکی تر هەیە کە قەیرانێکی جیهانیە ویش قەیرانی ڤایرۆسی کۆرۆنایە. لە ئێستادا کەرتی تەندروستی لە هەرێمی کوردستان کە ئەولەویەتی کەرتەکانی ترە لە بەرەی پێشەوەی ڕۆبەڕووبوونەوەی ئەو قەیرانەدا کەچی ئێستا دەبینین بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان وەکولایانی پەیوەندیدار کە وەزارەتی تەندروستیە زۆر جددیانە مامەڵە لەگەڵ دۆخەکە ناکە لەبەرەوەی بە بیانووی خۆیان کە حکوومەتی هەرێم پارەی نییە و لە شار و شارۆچکەکانی کوردستان لە ئێستادا لە هەنێ نەخۆشخانە بایکۆت هەیە لەلایەن کارمەندانی تەندروستی و پزیشکان هەموو ئەو دۆخەی کە دروست کراوە تەبان حکوومەتی هەرێمی کوردستان لێ بەرپرسە و ئەو کابینەی کە ئێستا بە سەرپەرشتی یاخود بە سەرۆکایەتی مەسرور بارزانی سەرپەرشتیەکە ئەوە لێ بەرپرسە و دۆخی خەڵکیش لە ئێستادا وەکو هەموو کەسێک گەزانێ ینی هەموو کەسێک ئەیبینێ خەڵک لەو پەڕی دۆخی خراپی باری داراییدا و تەواوی سێکتەرە ئابوووریەکانی هەرێمی کوردستان پەشی کەوتووە لەبەرەوەی هەم حکوومەت پارەی موچەخۆران نادا موچەی موچەخۆران نادا و هەم کەرتی تایبەت کە لە دەرەوەی حکوومەتە هەموو مەشارێعەکان وەستاوە بە بیانەوەی کە پارە نییە و چەند ڕۆژە پێش ئێستا حکوومەتی عێراقی بڕی 400 ملیار دیناری نرد بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە بلزات بۆ ئەو نێردرا بوو کە بدرێ بە موچەخۆرانی هەرێمی کوردستان بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان وەکو ئەوەی کە ئاشکرا بوو خەڵک زۆر بەدەمیەوە هات داوایانە کرد لە سوۆسیال میدیا کە حکوومەت پارەکەی لە چی لێ کردووە لە شوێ ئێستا 400 ملیارەکە ئەوە دوێنێ وەزیری دارایی لە هینێکانی کە بڵاوی کردەوە کە ئەو پارەیە بەشێکی دراوە بە قەرز ینی قەرزدانەوەی ئەو قەرزانێک کە پێشتر وەریان گرتووە لە سەرمایهدارانی ناوەخۆ و بەشێکیان تەرخان کردووە بۆ ئەوەی کە لە موچەی مانگی ڕابردوو لە بەشێک سەرمایهداری هەرێمی بازرگان و سەرمایهداری هەرێمی کوردستانیان وەگرتووە ئەو پارەیان داوەتەوە بەوان جا لە ئێستادا حکوومەتی هەرێمی کوردستان هیچ پلان و بەرنمەیەکی نییە بۆ چارەسەرکردنی ئەو دۆخە خەڵک لەو پەڕی تووڕێیدا خەڵک لەو پەڕی ناڕەزایەتیدا بۆیە ینی داوا ئەکەین لە هەموو هێز و لایەنە سیاسەکان ئەوانەی کە خۆیان بە بەرپرس دەزان و خۆیان بە خەمخۆری دۆخی هەرێمی کوردستان ئەزان کە ئێستا خەڵک تایەتی تکایان لێ ئەەکەین کە بێنە مەیدانەکەەوە هیچ چیتر ئەوە قبول نەکەن کاکە خەڵک زۆر محتاجە خەڵک زۆر پێویستە خەڵک لە هەموو ڕۆکەوە پێویستە معاش خۆرە پێویستی بە هەموو شتەکە یعنی ئەگەر معاش خۆر معاشی نەبیتن ئەو کەسانێ ئەوانە ئەو کاسبکارانە سەرجادەشی چیان پێ ناکرێتن هیچ شتەچیان پێ ناکرێتن ئەوەیە مەوزوعەکە ناکرێت لەبەرەوەی خەڵکەی گەلک زۆر یەخسیر دەبی ئەوەیە مەوزوعەکە وەڵڵی ژیانمان چۆنە بەدەسبەتە خۆم ئەمن بەدەسبەتە خۆم لە خوای بە زیادبی باشم بەس خەڵکەی گەلک زۆرەیە یعنی تەواو وەزعی لێ شێوایە تەواو وەزعی لێ شێوایە لە ڕووی مادیەوە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی هەموو شتەکەەوە لێ قەومایە ئێستا کە ئەمن بخۆم کاسبکارم خەڵکی وادێتەکەنە من معاش خۆرە بەس وەڵڵی چەند جارە هاتەکەنە من یعنی تەقسیرم پێ نەکرێت چی ویستە تەقسیرم پێ نەکرێت لە بەچێ کە دەزان معاش خۆر و معاشی وەرنەگریا لە هەموو ڕۆکەوە مساعدەم کردیا یەک شخصی خۆم کە کاسبکارم بە قورعانجا برای من بە خۆزان حکوومەتەکە تەمەنێکی باشی هەیە ئێستا تەمەنی ئەو هەیە گەنجنی ناومداریشی لەوەتەوە حکوومەتە هەیە بەستا ئێستا پلانێکی نەبوو یعنی لۆ دابشکردنی موچەیشی بە هەر وەزارەتەشی بڵۆنە کاتی شەڕی داعش پێشمەرگە لە پێشەوەی سەنگەرەکان بۆ معاشیەدا و تاجی سەری هەمووان بوو لە وەختەشی مامۆستا بۆ مامۆستا ئێستا دکتۆرەکان بەس لە 6 مانگ جارێک موچەدرا و هەر ئێستا تا 21 کەمەکەمەوە تێناگەم یعنی ئەو خەرکە ئەو حکوومەتە ئەو خەرکە بە چ تێگەیشتە وەڵڵاهی جاوە پێویستی بە خۆپیشاندانی سەر تا سەرێ بەڕای من لەبەرەوەی هەتوو لە ماوەی ئەو ماوە لە 2023 حکوومەت تا ئێستا نەیتوانیا خەرج خۆ بە باشی خزمەت بکە پێم وانێ بەوانە چارەسەر بکرێ دەبێت لە تەخت و تاجان بڕوخێ